شەوی هەینی لەسەر شەممە سوپای ئەمریکا هێرشی کردە سەر ژمارەیەک ناوچە لە سووریا و عێراق کە دەڵێت بنکەی هێزەکانی سوپای پاسدارانی ئێران و سوپای قودسن وەک وەڵامدانەوەی کوژرانی سێ سەربازی ئەمریکی لە هێرشێکدا کە بنکەیەکی سەربازیان لە باکووری ڕۆژهەڵاتی ئوردن کردە ئامانج. لە وردەکاری هێرشەکەدا فەرماندەیی ناوەندی ئەمریکا سێنت کۆم ڕایگەیاند. هێرشەکان لە ڕێگەی فڕۆکەی بیوەنەوە ئەنجام دراون کە لە ئەمریکاوە فڕیون و زیاتر لە 125 موشەکیان ئاڕاستەی سەر حەوت دامەزراوە کردووە و 85 ئامانجیان لە سووریا و عێراق بردومان کردووە. بە پێی ڕاگەیاندراوەکە 3 شوێن لە عێراق و 4 شوێن لە سووریا کراونەتە ئامانج. ئەو ناوچانەش کە بە ئامانج گیراون ناوەندی فەرماندەیی و سیخوڕی و شوێنی هەڵگرتنی موشک و فڕۆکەی بێفڕۆکەوانن. بە گوێرەی سەرچاوە ئەمنیەکانی عێراق بۆردومانەکەی ئەمریکا کۆگاکانی چەک و بارەگاکانی حەشتی شەعبی لە شارۆچکەی قائیم سەر بە پارێزگای ئەنبار و ژمارێک بارەگای دیکەی ئەو هێزانە لە عوکاشات نزیک بە قەزای قائیم بۆردومان کراون. لە سووریاش بۆردومانەکەی ئەمریکا سەنتەری شاری دێرەزور و ناوچەکانی دەوروبەری گرتووەتەوە. لە ناوەندی پارێزگاکە هەردوو فڕۆکەخانی حەویجە سەقر و فڕۆکەخانی سەربازی دێرەزور بۆردومان کراون. هەروەها گەڕەکی تەموو لە مەیادین سەر بە پارێزگای دێرەزور لەگەڵ ناوچەکانی شبلی و عین عەلی کراونەتە ئامانج. لە پارێزگای حیمسی ناوەڕاستی سووریاش وێستگەی ئاوی سێم سەر بە شاری تەدمور کراوەتە ئامانج. لە ناوچەکانی هاوسنووری عێراقیش ژمارەیەک بنکەی گروپە چەکدارەکانی فاتمیون و زەینەبیون لە هەجانە و هەری نزیک لە بوکمال بۆردومان کراون. سەرچاوەکانی هەواڵ باس لەوە دەکەن بەهۆی ئەوەی پێشتر ئەمریکا لە بەڕێوەچوونی هێرشەکان عێراقی ئاگادار کردووەتەوە و ئاماژەشی بە ئێران داوە. ژمارەی کوژراوەکان کەم بوون و ئێران سەرجەم ڕاوێژکار و بەرپرسە سەربازیەکانی بۆ دیمەشق و شارەکانی دیکە ناردووە. ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ڕایگەیاند لە هێرشەکاندا نزیکەی 20 چەکدار کوژراون و ژمارەیەکیش بریندار بوون. دۆگلاس سیمز بەڕێوەبەری دەستگای ئەرکانی هاوبەشی سوپای ئەمریکا بۆ ڕۆژنامەوانان باسی لەوە کرد فڕۆکەکان لە ئەمریکاوە فڕیبوون و بە سەرکەوتووی هێرشەکانیان ئەنجام داوە. دەشڵێت ئێمە دڵنیاین لەوەی توانیویانە بەوردی ئامانجەکانیان بپێکن.